شەوی یەڵدا لای ئێرانیەکان هاوشێوەی گەلانی دیکەی ناوچەکە هاوشانی نەورۆزە و لە ئێستاشدا خەڵکی ئەم وڵاتە خۆیان بۆ ئەو شەوە ئامادەکەن. یەڵدا یان شەوی چلە بۆنەیەکی گرنگی گەلانی ناوچەکەیە کە ساڵانە بە دابوونەریتی تایبەت بەرز ڕائەگیرێت و گرنگی ئەم شەوەش وای کردووە. ئەم ساڵ لەلایەن یونسکۆوە لەسەر پێشنیاری دوو وڵاتی ئێران و ئەفغانستان وەکو بۆنەیەکی گرنگی فەرهەنگی کە تایبەتە بە چەندین نەتەوە تۆمار بکرێت. تایبەتمەندی یەڵدا ئەوەیە کە ئەندامانی بنەماڵە و خێزان لە دەور یەک کۆ ئەبنەوە و درێژترین شەوی ساڵ لا یەک بەڕێ ئەکەن و ئارەزووی ڕۆژگارێکی ڕووناکە خوازن. لە 3 ساڵی ڕابردوودا کۆرۆنا وای کرد ئەم تایبەتمەندیە یەڵدا تا ڕادەیە کاڵ بێتەوە، بۆیە یەڵدای ئەمساڵ تاموبۆنێکی تایبەتتری هەیە. شەو چەلا یا شەوی یەڵدا لای کوردەکانی ئێران و کوردەکانی هەر چوار پارچە بە نەزەرم گرنگێکی زۆری هەیە، بەڵام زۆرتر چون لە نێو ڕیشەی ئێرانیەوەدایە شەو چە لە نێو کوردەکانی ڕۆژهەڵاتدا زۆری گرنگی هەیە. ئێرانیەکان و بەگشتی کوردەکان لە شەو چەلا لە ئەوڵی هێوارەرە لە ئێوەری هێوارەڕە بە خواردنی شتەکانی مەخصوصی شەوی یەڵدا غەزاکانی میوەکانی وەک هەنار وەک شووتی دەست پێ دەکەن و گەورەکان لێک خڕدەبنەوە و باس و قەیات و شتی دیوەخانان دەکەن و یەکڕا دەژێڕنەوە و خۆش دەگوزارن. لە ئاخیرێدا غەزای ئەسلی شەوی یەڵداش لای کوردەکان سێ چوار دانەیە سەنگەسیر دەخۆن لە نێو منتەقەی مەنگوڕاتیدا یا لە نێو منتەقەی مامەشاندا دێن دۆڵمە دەخۆن ئەو شتێکە ئەمە زانیومە. لە ناو فارساندا غەزای فسنجان دەخۆن یا غەزای قورمە سەبزی کە بە گشتی هەمیشە بەردەوامە لە نێو فارسەکاندا. بە درێژایی هەزاران ساڵ بۆنە فەرهەنگی و کەلتوریەکان لەلایەن خەڵکەوە بەرز ڕاگیراوە و بوونی قەیران و گرفتەکانیش نەیتوانی و ئەم یادانە لە بیر خەڵک بەرێتەوە و بوونەتە هەوێنی شادی و ژیان و هیوا.